کۆلێژەکانی یونایتد ساینس لە شاری سلێمانی بەبۆنەی ساڵڕۆژی ئاڵاوە بەبۆنەی ڕۆژی ئاڵاوە کە هەفتەی 12 مەراسیم و ئیڤێنتێکی جوان لە ماجدی مۆڵی شاری سلێمانی پێشکەش کرد. پیرۆزبایی ڕۆژی ئاڵای کوردستان لە هەموو نەتەوەی کوردەکەم لە چوار پارچەکە ئێمە ساڵانە وەکو کۆلێژەکانی یونایتد ساینس بەشداریەکەن بە کاری هونەری خوێندکارەکانمان بۆزایدەن بە چالاکی سەرستێجمانەیە کە بە گۆرانی فۆلکلۆر و سرودی نیشتیمانی بەشداریەکەن.